بینەرانی عزیزی گەلی کوردستان سڵای ئێمەتان لەبێت ئەم کاتەوە و کاتێکتان باش بێت خۆشحاڵین کامڕۆژ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵێک بڕگە و بابەتی جۆرا و جۆر و جیاوازەواتینەوە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست بەو هیوایی کە هەمولایەکتان تەندروستێکی باشتان هەبێت بە تایبەت ئەمڕۆکە خۆڵبارینە و هەڵبەتەوەری سەرەکی ئەمڕۆژمان هەر تایبەتە بە کەشوهەوە بە خۆڵبارین. ماوەی چەند ڕۆژێکە لە ڕاگەیاندنەکان و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هاوڵاتیان ئاگادار دەکرێتەوە لە بەرامبەر هاتنی شەپۆلێکی خۆڵبارین بۆ عێراق و هەرێمی کوردستان کە هەڵبەتە ئەمە چەندەمین جارە بۆ ئەم ساڵ لەم ماوەی ڕابردووەدام خۆڵبارینە دووبارە دەبێتەوە کە گرفتی زۆری بۆ هاوڵاتیان و گرفتی تەندروستی دروست کرده بوو کە چەندین کەس بەهۆی خۆڵبارینەوە گیانی لەدەستدا و گرفتێکی زۆریشی بۆ ژمارێکی زۆر لە هاوڵاتیان دروست کرده بوو لەو کاتانەدا کە خۆڵبارین دەبێت نەخۆشخانەکان ژمارێکی زۆر هاوڵاتیان و بە تایبەت ئەوانی کە نەخۆشی ڕەویان هەیە ڕوو دەکەنە نەخۆشخانەکان. هەڵبەت دیاردەی خۆڵبارین دیاردەیەکی جیهانیە واتەوە تا تەنها چەند ناوچەیەک نییە لە جیهاندا بڵاوە و بوونی هەیە بەڵام لە ناوچێکە بۆ ناوچێکت لە شوێنێکە بۆ شوێنێکی تر گۆڕانکاری بەسەردادێ و بەشێکی ئەو گۆڕانکاریە پەیوەندی بە سەرچاوی دروستبوونەکەی هۆکاری دروستبوونەکەیەوە هەیە و بەشێکیشی گشتگیرە کە پەیوەندی بە گۆڕانکاریەکانی کەشوهەوا و بەرزبوونەوەی پلەکانی بەرگە هەواوە هەیە. اینجا ئەوەی کە پرسیارە لێرەدا ئەوەیە کە ئایا بۆچی ئەم ساڵ عێراق و هەرێمی کوردستان بەو ڕادەیە یان بەو ڕێژەیە کاریگەریەکەی لەسەری بەدەرکەوتووە. ئەگەر هۆکارەکەی ئەوەیە کە عێراق بەشێکی یان بیابان لە ناوچەکەدا بوونی هەیە خۆ ئەم بیابانە لە ڕابردوشدا هەبوو بۆچی ئەم ساڵ کاریگەریەکەی زۆرە. ئەگەر یەکێکتر لە هۆکارەکان بوونی وشکە ساڵیە خۆپار ساڵی شوشکە ساڵی هەبوو بۆچی ئەم ساڵ کاریگەریەکەی زیاتر بەدەرکەوتووە. و ئەوەی کە زۆر گرنگە پێویستە ئاماژەی پێ بدرێت و کاری لەسەر بکرێت ئەوەیە کە چۆن بتوانرێت ڕێگە چارەیەک یا هەنگاوەکان چی دەبن بۆەوەی کە بتوانن کاریگەریەکانی ئەم خۆڵبارینەیان ئەم دیاردەیە ئەم حاڵەتە لەسەر هەرێمی کوردستان و لەسەر عێراق کەم بکرێتەوە و تەنانە لەسەر ئاستی نێودەوڵەتیش کاریگەریەکان چۆن کەم بکرێتەوە لەسەر ئاستی تاک چ ڕۆڵێک دەبینێت دەتوانێت چی بکرێت لەسەر ئاستی هەرێم و دەوڵەت و تەنان لەسەر ئاستی نێودەوڵەتیش پێویستە چی بکرێت. گفتوگوی زیاتری بابەتەکە دەکەین لەسەر دیاردەکان لەگەڵ ئاسۆ کەمال کە بەڕێزیان بەڕێوەبەری کەشناسی بوو مەلەرزستانی سلێمانی. کاکاسۆ بەیانیت باش و بەخێر. بەیانیتان با زۆر سپاس بۆ بەڕێستان. سپاس دەکەم بە خێراتی سەرچاوان. کاک ئاسۆ سەرەتارۆکو بەرچاوڕوونیەک وەکو ناساندنێک دیاردەی خۆڵبارین چییە و چۆن دروست دەبێت؟ ئایا دیاردەیەکی سروشتیە یاخودنا؟ زۆر سپاس بۆ بەڕێستان و سپاس بۆ بینەرانی تەلەڤیزۆنی گەلی کوردستان. سەبارەت بەم بابەتی کە هەیە کە ئێستا دیاردەی خۆڵبارین ئەتوانین بەوە پێناسیکەین کە بریتێ لە بوونی گردی تەپوتۆز و خۆڵ لە هەوادا کە ئەمە بەهۆی چالاکی باوانێک کە لە ناوچە بیابان و وشکەکانەوانێ دەیهێنێت بۆ ناوچەکانی تر و زۆر جاریش لە دەرەنجامی ئەو پرۆسەی گەرمبوونی ڕووی زەوی و بەرزبوونەوەی پلەکانی گەرما و لە هاوکات لەگەڵ شەکە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرمای هەوای سەر ڕووی زەوی کە ئەمە ئەبێتە هۆی دروستبوونی نزمە پاڵەپەستوویەکی وشک لەو ناوچانەدا بە تایبەتی لەو ناوچانەی کە بیابانن و دروستبوونی تەوژمی هەوای سەرکەوتوو کە لەگەڵ خۆیان بڕێکی زۆر تەپوتۆز و خۆڵ بەرزەکاتەوانێ و ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئەم حاڵەتە دروست دەبێت. و ئەم دیاردەیەش دیاردەیەکە کە زیاتر لە ناوچە بیابان و نیمچە بیابانەکانە ڕوو ئەداد لەبەر ئەوەی کە ئەو ناوچانە لە ڕووی شێوانە شێیان کەمە لە ڕووی بارانەکانەوە بارانیان کەمە و دیاردەیەکیشە لە زۆربەی زۆری ناوچەکانی جیهانە ڕوو بە تایبەتی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە کاتی ئێستادا بۆتە سەرچاوەیەکی خۆڵباری بۆ ناوچەکانی ئەو سەری ڕۆژهەڵاتیش و تەنانە لە ناوچەکانی ناوەڕاستی ئاسیا لە سین لە ئوسترالیا لە ئەمریکا لە باکووری ئەفریقا کە ئەمانە سەرچاوەیەکی خۆڵبارینن کە زۆر جار ئەو کاریگەری ئەم تەپوتۆز و خۆڵانەکە لە بیابانەکانی باکووری ئەفریقیاوانێ دروست ئەبێت کاریگەری لەسەر بەشێکی زۆر لەسەر وڵاتانی ئەوروپا هەیە بە تایبەتی ئیسپانیا، فەڕەنسا، ئیتالیا، تورکیا ئەمانە لەبەرەوە دیاردەیەکی سروشتیە.
لە زۆرێک لە ناوچەکانی جیهانە ڕوودەدات. ئەم خۆڵبارینی کە ئەم ماوەیە یان بڵین ماوەی چەند مانگێکە کە چەند بارە دەبێتەوە لە هەرێمی کوردستان و لە عێراقا بە شێوەیەکی گشتی ئەمەش بە هەمان شێوە دەتوانین بڵین هەر دیاردەیەکی سروشتیە بەڵام هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوانێ بۆچی لە عێراقدا ئەگە لا پێشێکەکەشا باسم کە ساڵانی ڕابردوو بۆ ڕادیە نەبووە بەڵام بۆچی ئەم ساڵ هەم زۆر دووبارە دەبێتەوە لە لایەکی تری شەوانێت چڕترە. بەڵێ هۆکاری خۆڵبارینەکان بە شێوەیەکی گشتی لەسەر عێراق و بە شێوەیەکی تایبەتیش لەسەر هەرێمی کوردستان بوونی ئەو بیابانانەیە کە لە ناوچەکانی ڕۆژئاوای عێراق و باشووری ڕۆژئاوای عێراق لە جزیرەی عەرەبی و هەروەها زۆر جار ئەو بیابانە کاریگەری ئەو بیابانەی گەورەی ئەفریقیا کە باکووری ئەفریقیا کە بەهۆی ئاراستەبوونی بای ڕۆژئاوا و بای باشووری ڕۆژئاواوانێ کە ئەبێتە هۆی هێنانی ئەم تەپوتۆز و خۆڵانە بۆ ناوچەکان بەڵام لە کاتی ئێستادا بەپێی زۆرێک لە متابعکردنی نەخشە کەش و هەوایەکان سەرچاوە یان سۆرسی ئەم خۆڵباریرانە ئێستا لە بەشێک لە ناوچەکانی تری بینی سنووری عێراق سووریا ناوچەکانی دێرزور حەسەکە ڕقا ئەم مەنتیقانە ئێستا کە ئەمانە بینیمان پار ساڵ و ئەم ساڵیش وشکە ساڵێکی زۆری بەخۆیەوە بینی کە زەویەکەی تەواو وشک بۆتەوانێ و شێکەم بۆتەوە لەو ناوچانە و لە ڕووی بارانبارینەکانی شەوەکو ئاماژەمان پێیا پار ساڵیش و ئەم ساڵیش وشتی بووە چونکە پەیوەندیی پێچەوانە هەیە لە نێوان بارانبارینەکان و خۆڵبارینەکان ئەو وەرزانی کە بارانبارینەکان زۆرە خۆڵبارینەکان کەمە و بە پێچەوانە هات بۆ نمونە ئێمە لە وەرزی 2019 کە هەموو ناوچەکان بارانێکی زۆر و تەڕوتوشێکی زۆری بەخۆی بینی ئێمە تەنها لە پارێزگای سلێمانە تەنها دوو حاڵەتی خۆڵبارینمان تۆمار کرد. بەڵام وەرزیشمان هەبوو مەسەلەن بۆ نمونە وەرزی 2010 هەر وشکە ساڵی بووە نزیکەی 48 حاڵەتی خۆڵبارینمان تۆمار کردو پار ساڵی شەر تا ڕادەیەک کەم بۆ بارانبارینەکان لە ناوچەکانە بەشێوە نزیکەی 35 حاڵەتی خۆڵبارینمان تۆمار بۆ ئەم ساڵ هەتا ئەم جارەیە بڵێ بۆ ئەم خۆڵبارینی ئێستا چەند حاڵەت تۆمار کرد؟ ئێمە لە مانگی یەکەوانێ تقریبن تا سەرەتای مانگی 5 چکە ئێمە ئامارەکان مانگانەت ئەرشیفەکەین ئەوواکەین تا سەرەتای مانگی 5 نزیکەی 23 حاڵەتی تەپوتۆز و خۆڵمان تۆمار کردووە چکە چاودێریکردنی تەپوتۆز و جیاکردنەوە و کۆدی تەپوتۆزەکان یەکێکە لە چاودێریکردنەکانی کەشوهەوا کە بە دەستخۆشی و ڕاست جەویەکانیان چاودێرانی کەشوهەوا لە لای خۆمان یەکێک لە چاودێریکردنەکانیان کە چۆن متابعی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و ڕەگەزەکانی تری کەشوهەواگرێ متابعکردنی ئاستی بینینە کە زۆر جار بە کۆدەکانی O6 یان O7 یان O8 یا O9 کە ئەمە کۆدەکانی خۆڵبارینە بەڵام ئەوەی کە تا ئێستا لە لای ئێمە خود بە زۆری تۆمار کرابێت O6 و O7 O6 بریتێ لە تەپوتۆزی خۆڵی بەرزبووە کە لە هەوادا ئەمێنێتەوانێ بەڵام ئۆسێڤنەکە ئەوەیە کە بەهۆی کاریگەری باوە با لەو کاتەدا چالاگە بێ ئەبێتە هۆی هێدانی ئەو تەپوتۆزە لە ناوچەکانی کەوانەیە بۆ ناوچەکانی خۆمان کە زیاتریش لە کامیان زیاتر تۆمار ئێمە زیاتر ئۆسیکسەکان هینکرا بەڵام زۆر جاریش خێرایی با چالاکە بێ مەسەلەن هەر لەو خۆڵبارینانی پێشووە چەندین کۆدی ئۆسێڤنیشمان تۆمارکە کە بەهۆی باوە بوو کە بزانیم بینیمان کە خێرایی باش لەگەڵیا چالاک بوو. ئەمانە ئیتر ئەمە شێوەیەکی چاودێریکردنەکانی خۆڵبارینە لە لای ئێمە کە وەکو ویزگەی کەژناسی ساینۆپتیکە مرۆیەکان کە چاودێری کەشوهەوا چاودێری ئەکا بزانانی ئاستی بینین چکە یەکێکە لە ڕێگەزە گرنگەکانی کەشوهەوە ئەو ئەکرێ ئێمە یان بڵێ هاوڵاتی هەستی پێنەکات بەڵام لای ئێوە خۆڵبارین تۆمار کرد بەڵێ بەتاکید زۆر جار هەبووە هەر تەپوتۆزێکی کەمی لاواز بووە ئێمە مەسەلەن ئەوانە هەمووی تۆمار ئەکرێت ڕەنگە بەشێکیشی ئەوە بێ کاکەسۆکە ئەم جارە یاخود ئەم چەند جاری ڕابردوو ئاستی بینەکە کەم بۆ تۆڕک و بەڕێستان ئاماژەتان پێیان بۆیە زیاتر هاوڵاتیان هەستیان پێکردو ڕەنگە بڵێن ئەم ساڵ زیاتر بۆ بەراورد بە ساڵانی ڕابردوو کاگاسۆ لە عێراق هەروەکو ئاماژت پێدا کە وشکە ساڵی و بوونی بیابان لە ناوچەکەدا هۆکاری سەرەکین بۆ دروستبوونی ئەم خۆڵبارینە دەتوانین بڵین کە
پار ساڵیش یاخود ساڵانی ڕابردوش ئەمە هەر هەبووە بیابان هەر هەبوو وشکە ساڵیش پار ساڵ هەبووە گۆڕانکاریەکانی کەشوهەوە دەبێتە هاوکاری یاخود کاریگەری و ڕۆڵی ڕاستەوخۆ دەبینێت لەم خۆڵبارینەی ئەم چەند جارە بەتاکید خۆی یەکێکی تریش لە هۆکارەکان ئەگەر ئێمە بچینە تەفاسیلی هۆکارەکانی دروستبوونی خۆڵبارینێکە لەوانە وتمان بوونی ئەو بیابانانەیە کە لە منتیقەکە هەیە دوو هەم هۆکارەکان وشتی بارانبارینەکان و ئەوەی کە ئەو بەرزی و نزمی کە بارانبارینەکانی ئەم ناوچانە ئایان بینین لە وەرزێکەوە بە وەرزێکی کە گۆڕانی بەسەرای و علاقەیەکی پێچەوانە لە بینی بارانبارینەکان و خۆڵبارینەکانەوە یەکێکی کە لە ڕێگەزەکە هۆکارەکانی ئەو گۆڕانکاریە کە بەسەر کەشوهەوای جیهانە هاتوو بەرزبوونەوەی پلەکانی گەرما کە ئەمە وای کردووە ئەمە یەکێکە لە دەرەنجامەکانی کە هەنێ ناوچە بەرەو بیابانبوون ئەڕۆکە لە کاتی ئێستا بەپێی زۆرێک لە ئامارەکان لە نزیکەی لە 150 عێراق لە ژێر هەڕەشەی بوون بە بیابانە لەبەرەوەی کە زۆرێک لە سەرچاوە ئاویەکانی ئاوی دیجلە و فرات و زیەکان ئەمانە هەمووی بەرەو کەمبوونەوە بە دەرەنجامی دروستبوونی ئەو بەنداوانی کە لە وڵاتانی دراوسیا لەسەری دروستکراوە کەم بۆتەوانێ و هەروەها کەمبوونەوەی شێ لەو ناوچانە زۆربوونی دیاردەی بوون بە هەڵم کە خاک ئەوەنەی تر وشکە کاتەوانێ ئەمانە ئەبێتە هۆی ئەویکەوە ئەم دیاردەیە دووبارە و چەندبارە ببێتەوانێت و زۆر جاریش دەرەنجامی ئەو سیستەمە کاریگەری ئەو سیستەمە داینەمیکیانی کە لەسەر ناوچەکە ئێستای هەر بۆ نمونە لە کاتی ئێستادا کاریگەری بارستە هەوایەکی ساردیش لەسەر ناوچەکەیە کە ئێستا هەر بۆ نمونە ئەمڕۆ پلەکانی گەرما بەراورد بە دوێنێ نزمە بێتەوانێ کە ئەمە بەراورد بە تێکڕایەکانیشی بە خۆڵبارینەکەەوە نییە کاگاسۆ کە وابکاتیشتی خۆڕاستەخۆنەکە باسیەکەین بەڵام زۆر جار خۆڵبارینەکە دەرەنجامی هاتنی ئەم بارستەی هەوا ساردانەیە کە لە ناوچەکانی باکوور و ئەوروپا و بەرەو خوارەوە دێت لە هەمان کاتیشدا ئێمە ئێستا لە ناوچەکانی باشووری عێراق و ناوەڕا کاریگەری نزمە پاڵەپەسوویەکی گەرمیمان لەسەرەکە لەم کاتانەدا زۆر جار لەم کاتانەدا ئەکتیڤ بێ و ئەبێتە هۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و ئێمە هەر بۆ نمونە پار ساڵ لەم کاتانە لە دوێنێدا ئێمە پارێزگای سلێمانی 42 پلێ تۆمار کرده بوو ئەم کاتانە بەڵێ بەڵام ئێستا ئێمە دوێنێ 34 بووە پێرێ تقریباً هەتا ئێستا بەرزترین پلە چەند بۆ ئەم ساڵ ئەم ساڵ نزیکەی 34 بۆ 35 پلە بووە لە پارێزگای سلێمانی بەڵام ناوچە گەرمیانەکان دیارە پلەی گەرمیان بەرزترە لە خانەقین 41 تۆمار کراوە لە کەلار 40 تۆمار کراوە ئەمە بە جیاوازی جوگرافیای ناوچەکان ئەمانە زۆر جار اینجا ئەگەر ئاماژە بۆ بینەوە زۆر جار خۆڵبارینەکان بە دەر لەوانەیە کە باسمان کرد دەرەنجامی کاریگەری ئەو سیستەمە پەستانیانی کە لە ناوچەکە بێت هاتنی بارستە هەوایەکی سارد و لە هەمان کاتیشدا بوونی بارستە هەوایەکی گەرم لەم ناوچانە ئەمە ئەبێتە هۆی دروستبوونی جیاوازیەکی پلەی گەرمی کە ئەمەش ئەبێتە هۆی دروستبوونی جیاوازیەکی لە پەستان و بەهۆیوانێ زۆر جار با چالاگە بێت کە ئەبێتە هۆی هێنانی ئەم تەپوتۆز و خۆڵانە و هەر بەنیسەر لەو پرسیاری جەنابیشتەوانێت کە زۆر جار لە کاتی خۆڵبارینە پلەی گەرما هەست بەواکرێن نزمە بێتەوانێ چکە خۆڵبارین بریتێ وەک ئاماژەمان پێیا گردی تەپوتۆز و خۆڵە لە بەرگە هەوا کە ئەمانە ئەبێتە هۆی ڕێگرێک لە هاتنی تیشتی خۆر بۆ سەرزەوی و تیشکدانەوەی زەویش بۆ ئەوە لەبەر ئەوە زۆر جار پلەکانی گەرما ڕوو لە دابەزین کاریگەریەکانی یاخود بڵین لێکەوتەکانی خۆڵبارین کاگاسۆ جگە لە لایەنە ژینگەیەکە بڵین کەشوهەوا بە شێوەیەکی گشتی لێکەوتەکانی لەسەر چەند سێکتەری تر زیاتر بەدەرەکەوێت خۆی کاریگەریەکەش لەو لاوەستێ بەڵێ خۆی کاریگەریەکانی لەسەر کەشوهەوا هەیە ئەوەیە کە ئەبینین کە لە ئاستی بینین بە شێوەیەکی ئاسۆیی و بە شێوەیەکی شاوڵیش کەمەکاتۆ چکە لە بیرمان نەچجاری وایە ئەم گردی تەپوتۆز و خۆڵانە نزیکەی 2 بۆ 3000 مەتر بەرزە بێتەوانێت ئەمانە زۆر جار ئاستەنگ بۆ گەشتە ئاسمانیەکان دروست دەکات زۆر جار ئاستەنگ بۆ ئەو هاتوچوانی کە لەسەر زەوی دەکرێت ئەمانە دروست دەکا و ڕووداوی نەخوازراوی لێ دروستە بێتوانێ وە کاریگەری لەسەر پلەکانی گەرما هەیە کاریگەری لەسەر کردداری بوون بە هەڵم هەیە چکە لەم کاتانەدا کە تەپوتۆز و خۆڵ ئەبێت کردداری بوون بە هەڵمیش لاوازە بێ و کەمە بێتەوانێ ئەمە لە ڕووی کەشوهەوا مەودای بینین کەمە کاتەوانێ وە کاریگەریشی لەسەر چڕبوونەوەی هەورەکانیش هەیە چکە یەکێک لە هۆکاری دروستبوونی هەورەکان بریتێ لەو نەواتی تەکاسوفەیان ئەو ناوچی چڕبوونەوەی کە ئەبێتە هۆی
یارمەتی دەرێکە بۆ ئەوەی کەوا زیاتر ئەو هەڵمەی کە لە هەوادا هەیە چڕبوونەوە ببینێ و بە شێوەی هەور زووتر دروست ببێت. ئەمانە کاریگەریەتی وەک لە ڕووی کەش و هەوا لە ڕووی ژینگەیەکانی شەوانێ کاریگەری خراپی هەیە لەسەر پیسبوونی سەرچاوەکانی ئاو لەسەر ڕۆکەکان و لە ڕووی تەندروستیشەوە ئەوە ئەبینی کە ئەوانەی کە نەخۆشیەکانی کۆ ئەندامی هەناسە و ڕەبۆ و هەستیاری چاو و پێست و ئەمانیان ئەوان بەپێی توێژینەوەکانیش کاگاسەوە دەکەوتووە کە ئەڵێن کاریگەری دەرونیشی هەیە کە لە کاتی خۆڵبارینە ڕەنگە زۆر جار هاوڵاتیان بازنەوەکەن کاڵە بێتاقەتە بێ بەمجەوە لانی دەرونیشیان تێکەجێ باشە کاگاسەوە دیاردەی خۆڵبارین زیاتر لە وەرزە گەرمەکانە دروستە بێت و ڕۆدا یاخود لە وەرزە گوازراوەکانە بۆ نمونە لە کۆتایی وەرزی بەهار بۆ سەرەتای هاوینەوە لە کۆتایی هاوین بۆ سەرەتای وەرزی پاییز خۆی زیاتر لە وەرزە گواستراوەکانە لە وەرزی بەهارە عادەتەن ئەم دیاردەیە لە ناوەڕاستی وەرزی بەهار و کۆتایی وەرزی بەهارە چالاگە بێت بۆ لەبەر ئەوەی کە ئەو سیستەمە پەستانیانەی کە کاریگەریان هەیە لە وەرزی بەهارە هەمان ئەو سیستەمە پەستانیانە نییە کە لە وەرزی زستانە کاریگەریان هەبووە وەکو ئاماژەمان پێە هەر لە وەرزی بەهارە لە وەرزی زستانە مەسەن پلەکانی گەرما تا ڕادێک سیستەمە پەستانەکان مستەقرن جێگیرن بەڵام لە وەرزی بەهاردا پلەکانی گەرما وردە وردە بەرەو بەرزبوونەوە کە وردە وردە بەرەو بەرزبوونەوە بڕوو ڕۆیشت زەوی زووتر گەرمە بێت کە زەوی زووتر گەرم بوو زۆر جار کاریگەریەکانی باکوورمان لەسەر ئەبێت هاتنی بارستاهوا ساردەکان کە خۆی لە خۆیان ئەمانە جۆرێک لە ناسەقامگیری و حاڵەتێکی عەدەم ئیستیقرار دروست ئەکات کە ئەبێتە هۆی دروستبوونی جیاوازی لە پلەکانی گەرما و جیاوازی لە سیستەمە پەسەند لەبەر ئەوە سێرەکەی لەم وەرزانەدا لە بەتایبەتی لە وەرزی بەهاردا ئەم حاڵەتە چەندین جار دووبارە ئەبێت و لە سەرەتا بەڵام لە وەرزی زستانی شەهر هەبووە زۆر جار ئەو خۆڵبارینانە لە سەرەتای ئەو نزمە پاڵە پەستۆ بەرە گەرمانایە کە ڕوو لە ناوچەکانەکە یان بەهۆی ئەو بەرە ساردانەی کە بەهۆی نزمە پاڵە پەستۆکانەوە کە لە ڕۆژە ئاوە بەرە ڕۆژهەڵات دێت زۆر جار کە بینیمانە خۆڵبارین بوو دوا بە دوای ئەوەش بارانبارین بە شێوەی قڕ هاتۆتەوە کە شیشتۆتەوە بەڵام ئەوانی کە لە زستانە ڕوئیان ماوەکانیان کەمترێکە کەمترەوە ڕەنگە هاوڵاتیانیش هەستی پێ نەکەن کەمتر بەڵێ بەهۆی حاڵەتە جەویەکەەوە کە بە سەریعی ئەڕۆچکە بارانبارینەکان ئێمە بینین زۆر جار سەریعە بارستە هەوایە گیان نزم پاڵە پەسوێ کاریگەری لەسەر ناوچەکە ئەبێ کاریگەری خۆی ئەبێت و ئەبێتە هۆی بارانبارینەکە و بەنەمانی هەورەکە کاریگەریەکەی نامێنێت ئەمە زۆر جار بینیمانە کە خۆڵبارینیشە بۆ تەنانەت هەردەم ماوەی تقریبان مانگە لەمەوە پێش بوو خۆڵبارینێکی زۆرمان هەبوو لە پرەکە بارانبارینە بوو دوای ئەوە یەکسەر کەشەکەی بەڵێ بە شێوەی قوڕاویەتە خوارەوە لەبەر کە ئەو گەردی تەپ و تۆز و خۆڵانە لە هەوادا بە شێوەی هەڵواسراو ما بۆوانێ ئەم ئەبێتە هۆی شتنەوەی و هێنانەوەی بۆ سەر زەوی هەموو ئەمانی باست کرد کاگاسۆ بۆ کۆتایی وەرزی هاوین بۆ سەرەتای پاییزیش گۆڕانی وەرزەکان هەر بە هەمان شێوە دروستە بە تەئکیدی هەر هەبووە یعنی بەڵام ئەوەی کە زیاتر ئەوەیە لە ڕۆژانەسیەکەیەوە زیاتر لە وەرزە گواسترەوەکانە ئەیش دەرەنجامی ئەو گۆڕانکاری لەو سیستەمە داینەمیکی و پەستانیانی کە لە ناوچەکان هەم لە ڕووی پلەکانی گەرما هەم لە ڕووی پەستانەکان هەم لە ڕووی کە ئەبێتەوە کە گۆڕان لە پەستانەکانە ڕوویە گۆڕان لە خێرایی و ئاراستی باکانی شار ڕوو ئەمانە هۆکارن بڵێ پێشبینیەکان بۆ وەرزی هاوین تایبەت بە خۆڵبارین چییە بێت هیچ شتێک دیارەیان جارێ وەڵاهی خۆی پێشبینەکان هەمووی گۆڕانکاری بەسەرایەت یعنی ئێستا هەر بۆ نمونە ئەو پێشبینیانی کە دوێنێ دەستەی کەژناسی عێراقی کردبووی بۆ زۆرێک لە ناوچەکانی عێراق بۆ ناوەڕاستی عێراق و باکەت کە کارگەیشتەوەیکەوە دەوامیان ڕاگرت و هەروەها گەشتە ئاسمانەکانیان ڕاوەسان ئەم بەیانیە بەلاغێکی تریان دەرکرد لەسەر پێشبینیەکان کە گۆڕانکاری بەسەرا هاتوو و کاریگەریەکانی لە پاشەکشە و کاریگەریەکانی بەو شێوەیە نابێتەوەمانە بەڵام ئیتر ئەمە ئەو گۆڕانکاریانی کەشەوە بەردەوامی هەیە لەبەرەوە ئەو پێشبینیانەشی کە ئەکرێ قابلی ئەوەیە گۆڕانکاری بەسەرا بێت بەڵام عادەتەن ئێمە وەرزی هاوین لە لای خۆمان هەر بۆ ناسا وەرزێکی گەرم و وشکە پلەکانی گەرماش هەر زۆر جار بەرزبوونەوەی ئەوەی بەخۆیەوە بینیوە و بە دەریش نابێت لە شەپۆلەکانی گەرماکە جاری وا بۆ پلەکانی گەرما گەشتۆتە 44 و 45 و بە جیاوازی ناوچەکان بە تایبەتیش لە مانگە گەرمەکانەوە کە گەرمترین مانگ لە
ناوچەکانی خۆمان و لە نیوەگۆی باکوور مانگی حوتە و مانگی هەشتەکە ئەمانە زۆر جار پلەکانی گەرمە ئاستی پیاوانی تێوەپەڕێن. کاکەسۆ لە قسەکان تا ئاماژەت بەوەدا کە بەهۆی ئەوەی کە پارساڵ وشکە ساڵی بۆ ئەم ساڵی شەر ئەگەر وشکە ساڵی بێ عەرز فشەڵ بووە بڵێ بەبایەکی بەسیط ڕەنگە تەپ و تۆز دروست ببێت بەڵام ئایا لە کەشێکی ئاساییە یاخود لە وەرزێکی ئاساییە کە وشکە ساڵی نەبێ خێرایی باش چەند بێت کە ئەو تۆز و خۆڵە لە عەرزەکە بەرزەکانێکا بە خۆڵبارین. بەڵێ خۆی بە پێی زۆرێک لە توێژینەوەکان بە پێی زۆرێک لەو دیراسانی کە کراوە پێشتر خێرایی بە 35 کیلۆمەتر لە سەعاتێکە 35 کیلۆمەتر لە سەعاتێکە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی تەپوتۆز و خۆڵ بەڵام بەهۆی لاوازی و فشەڵی و ئەو هێزی یەکگرتنەی گەردەکانی تەپوتۆزی خۆڵ کە بەهۆی وشکی و کەمبارانی و لاواز بووە لە کاتی ئێستادا کەمتر لە 35 کیلۆمەتر لە سەعاتێکە ئەبێتە هۆی ئەوەی کەوا بەرزبوونەوەی تەپوتۆز و خۆڵەکان ببێت و ببێتە هۆی ئەوەی کەوا ئەو دیاردەیە ڕوو بدات. بەڵێ کاک ئاسۆ لە کۆتاییدا وەکو کۆتا پرسیار چی بکرێت بۆ ئەوەی کە بتوانرێت ڕێگری بکرێت لە کاریگەریەکانی ئەم دیاردەی خۆڵبارینە لەسەر هەرێمی کوردستان و لەسەر عێراق چ لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی حکومەت هەرێم دەوڵەت و لەسەر ئاستی نێودەوڵەتیش. لەسەر ئاستی تاکە کەسی ئەمانە ڕۆشنبیری تاکە کەسی زەرورە کە بتوانێت لە کاتێکە کە ئەم خۆڵبارینە دروست ئەبێت بتوانێت کە مەسەلەن هەنێک ئاستی ڕۆشنبیری ئەوەی هەبێت کە بتوانێت کە زۆر چڕبوانێ بتوانێت ماسک بەستێت یان خەڵک ئاگادار بکاتەوانێت کە ئەگەر کاریگەریەکەی زۆر چڕ بوو نێتە دەرەوانێ یان ئەوانی کە نەخۆشن ئەمە لە ئاستی تاکە لە ئاستی دەوڵەتی شو لە ئەمانە تا بکرێت ڕووپۆشی سەوزایی زیاد بکرێت وەلو زیادکردنی ڕووپۆشی سەوزایی کاریگەریەکەی زۆر بەو شێوەیە نییە بەڵام هەر خۆی بۆ کاریگەری لەسەر ژینگە و کەمکردنەوەی دۆمۆکسیدی کاربۆن و زیادکردنی ئۆکسیژینۆمانە هەیە بەڵام دوای ئەوەش هەماهەنگێکی ناوچەیی و ئیقلیمی ئەوێت کە بتوانرێت ڕووپۆشی سەوزایی زیاد بکرێت و هەروەها کاریگەریەکانی گازە گەرمکەرەوەکان کە ئێستا بۆتە هۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و کە بۆتە هۆی دروستبوونی دیاردەی فراوانبوونی دیاردەی قەتیزبوونی گەرمە ئەمانە کەم بکرێتەوە ئەیش گۆڕینی وزە کۆنەکانی وەک نەوت و بەنزین و خەڵوزی بەردی بە وزە پاکەکانی وەک خۆر و ئاو و با ئەمانەکە هیچ دەرهاوێژەیەکی نییە ئەمانە بکرێت تا ڕادێک ئەتوانرێت بەر بە ئەو گۆڕانکاریانەی کە بەسەر کەشوهەوە هەداهاتوە و ئەمەش یەکێکە لە دەرەنجامەکانی بگیرێت. بەڵێ دەستەکانە خۆش بێ کاگاسۆ زۆر سپاس ماندووماگری سپاس بۆ تەواوی زانیاریەکانە زۆر سپاس بۆ ئاسۆ کەمال کابڕێزیان بەڕێوەبەری کەشناسی بوومە لەرزەزانی سلێمانی سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بووین.